ئاخۆ شارستانەتی مایە پەیوەندی لەگەڵ شارستانەتەکانی دیکەدا هەبووە یاخود نا. مایە یەکێک لە سەرسوڕهێنەرترین شارستانەتە کەوناراییەکان بووە لە جیهاندا کە لەو وڵاتانەی کە ئەمڕۆ پێیان دەوترێت مەکسیک، گواتمالا، هۆنداڕۆس، بەلیز و ئەلسڤادۆر لە ئەمریکای ناوەند هەڵکەوتوون. ئاخۆ شارستانەتی مایە پەیوەندی لەگەڵ شارستانەتەکانی دیکە هەبووە. مایە یەکێک لە سەرسوڕهێنەرترین و پێشکەوتووترین شارستانەتە کەوناراییەکان بووە لە جیهاندا کە لەو وڵاتانەی کە ئەمڕۆ پێیان دەگوترێت مەکسیک، گواتمالا، بەلیز، هۆنداڕۆس و ئەلسڤادۆر لە ئەمریکای ناوەندی هەڵکەوتوبوو. شارستانەتی مایە 2000 ساڵ پێش زاینی مەسیح نزیکەی 3000 ساڵی خایاندووە و لە بوارەکانی ئەستێرەزانی و بیرکاری و نژیاروانی واتە تەلارسازی، جوتیاری و هونەر پێشکەوتنی بەرچاویان هەبووە. هەنووکەش جێماوەکانی ئەو شارستانەتیە وەک پاڵەنگ، چیچەن ئیتزا و تیکاڵ سەری مرۆڤی هاوچەرخ و مۆدێرن دەسوڕمێنن. یەکێک لە گەورەترین نهێنیەکانی شارستانەتی مایە ئاستی زانست و لێهاتوویان بووە لە بوارە جۆراوجۆرەکاندا. بەڵام پرسیارێک کە توێژەرانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە ئەوەیە کە ئاخۆ مایەکان ئەو زانستیان بەتەنیا بەبێ کاریگەری شارستانەتەکانی دیکە بەدەستهێناوە یان پەیوەندیان لەگەڵ شارستانەتەکانی دیکە وەک میسر و ئاتلانتیس و چین و سۆمەرەکاندا هەبووە. یەکێک لە سەرسوڕهێنەرترین و یەکچۆکانی نێوان مایە و شارستانەتەکانی دیکەی کەونارایی شێوازی نژیاروانی و تەلارسازی بووە. مایەکان کۆمەڵێک هەرەمی قاڵدرمەیی واتە پلیکانی و گەورەیان دروست کردووە کە بیچم و ڕواڵەتیان زۆر لە هەرەمەکانی میسر دەچێت. ئەو هەرەمانە کە لە شارستانەتەکانی چیچین ئیتزا و تیکاڵ هەڵکەوتوون نەک لە ڕوانگەی ئەندازیاریەوە بگرە بە شێوازێک دروستکراون کە سێبەرەکانیان یەکانگیرە لەگەڵ دیاردەفەلەکیەکان لە ساتە تایبەتەکانی ساڵدا. هەرەمی ئەلکاستێلۆ لە چیچین ئیتزا بە جۆرێک دروستکراوە کە لە کاتێکدا شەو و ڕۆژ هاوسان و یەکسان دەبن، سێبەرێک وەکو مار لەسەر قاڵدرمەکان یان پلیکانەکان دەردەکەوێت. ئەمە ئاستی زانستی فەلەکناسی مایەکان دەردەخات. هەرچەندە کە میسرەکان هەرەمەکانیان بە مەبەستی ناشتنی فیرعەونەکان دروست کردووە و مایەکان بە مەبەستی ئاینی و فەلەکناسی بەکاریان هێناون، بەڵام ئەو پرسیارە لە ئارادایە کە بۆچی ئەو دوو شارستانەتیە کە بە هەزاران کیلۆمەتر لێک دوورن وەها وێکچوونێکی نزیکیان بەیەکەوە هەن یاخود لەوانەیە پەیوەندیەک لە نێوانیاندا هەبوو بێت. مایەکان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لە زانستی ئەستێرەزانیدا پێشکەوت بوون. ئەوان بە وردی چاودێری جوڵەی هەسارەکان و ئەستێرەکانیان کردووە و لەو زانیاریانەوە بۆ پێشبینیکردنی خۆرگیران، ئاڵوگۆڕەکانی کەش و هەوا تەنانەت کاتی بەڕێوەبردنی ڕێوڕەسمە ئاینیەکان کەڵکیان وەرگرتووە. یەکێک لە بەناوبانگترین ڕۆژژمێرەکانی شارستانەتی مایە ڕۆژژمێرێکی 260 ڕۆژیە بە ناوی نزۆڵکین کە وێکچوونێکی سەرسوڕهێنەری لەگەڵ ڕۆژژمێرەکانی شارستانەتیەکانی میسر و میزۆپۆتامیا واتە نێوان دوو ڕووباردا هەبووە. ئێمە پێشتر لە دووتوێی دوو ڤیدۆدا سەبارەت بە هەرەمەکانی میسر بەرنامەمان لە کەناڵەکەماندا داناوە، دەتوانن سەردانی بکەن و بینەریان بن. چۆن ئەو وێکچوونانە ڕوویداوە و هاتۆتە ئاراوە؟ ئایا ئەستێرەزانی لە شوێنە جۆراوجۆرەکانی جیهاندا بەجیا و سربەخۆ گەشەی سەندووە؟ یان ئەو شارستانەتیانە پەیوەندیەکیان هەبووە و ئاڵوگۆڕی زانستیان کردووە؟ چۆن شیکردنەوە بۆ ئەو وێکچوونانە دەکرێت؟ لە نێو ئاسەوارە کەوناراییەکانی شارستانەتی مایە نەخش و نیگاری هەڵکۆڵرا و بەردەنووس دۆزراوەتەوە کە وێکچوونێکی زۆری لەگەڵ شارستانەتەکانی دیکەی جیهاندا هەبووە. لە هەندێک لە پەیکەرەکان لە شارستانەتی مایادا کۆمەڵێک دەموچاو دەبینرێت کە لووتیان قوڵنگیە.
ڕیشیان درێژ و جلوبەرگیان لە جلوبەرگی میسڕەکان و سۆمەرەکان دەچێت. نەخش و نیگاری هەڵکۆڵراوی بەجێماوی سەردەمی مایاکان نیشاندەری ئەوەیە کە کەسانێک جگە لە خەڵکی خۆجێیی ناوچەکەی خۆیان لەوێ بوون و دەردەکەوێت سەر بە شارستانەتەکانی دیکە بوون. ئایا ئەمانە دەرخەری ئەوەیە کە کەسانێک لە شارستانەتەکانی دیکەوە سەردانی شارستانەتی مایایان کردبوو؟ یەکێک لە گەورەترین دیمانەکان ئەوە دەڵێت کە شارستانەتەکانی دیکە سەرەڕای نەبوونی تەکنەلۆژیای پێشکەوتوو بە شێوازێک پەیوەندیان لەگەڵ شارستانەتی مایادا هەبووە، بەڵام هەندێک بەڵگە دەرخەری ئەوەن کە خەڵکی ئەو سەردەمانەش توانی ویانە دەریاکان ببەزێن و سەفەری دەریایی بکەن. لە ئەفسانەی مایاکاندا هاتووە کە کۆمەڵێک خواوەند کە ڕەنگی پێستیان ڕوون بووە لە هەرێمە دوورەکانەوە هاتوون و زانستی پێشکەوتویان فێری دانیشتوانی خۆجێیی مایا کردووە. لە ئەفسانەیەکی دیکەدا دەڵێت یەکێک لە خواکان کولکولکان بووە کە بە ماری پەردار ناسراوە. هەندێک لە زانایان ئەو چیرۆکانە دەگێڕنەوە بۆ گەشتی دانیشتوانی وشکاڕۆی ئەوروپا و بۆ ئەمریکای ناوەندی و هەندێکیش تەنانەت لایەن وایە خودایی مایاکان لەوانەیە بوونەوەری ئاسمانی بووبێت. بەڵام ئەم چیرۆکانە ئەفسانەی خەڵکی خۆجێیە و ڕەنگە نهێنێکی مێژوویی لە پشت ئەم چیرۆکانەوە بێت. توێژەرێکی نەرویژی بە ناوی تۆر هایلدا لە دەیەی 1970 بە کەڵک وەرگرتن لە بەلەمێک کە بە تەکنیکەکانی میسری کۆن دروستکرا بوو لە ئەفریقاوە بەرەو ئەمریکای باشوور ڕۆیشت. ئەو تاقیکردنەوەیە پیشانیدا کە لەو سەردەمەدا توانراوە ئەو گەشتە دەریاییانە ئەنجام بدرێت. هەروەک دەزانن وشکاڕۆی ئەمریکا هیچ ڕێگایەکی وشکانی نییە بۆ وشکاڕۆکانی دیکەی دنیا جگە لە ڕێگەی زەریاکان نەبێت. هەروەها لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە تێکەڵەیەک کە هەڵگری نیکۆتین و کۆکاین بووە لە مۆمیا میسرەکاندا دۆزراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە لەو سەردەمەدا تەنیا ئەمریکای باشوور ئەو مادە هۆشبەرانەی بەرهەم هێناوە. ئەگەر میسرەکان پەیوەندیەکیان لەگەڵ ئەمریکای باشوور نەبووە، ئیدی میسرەکان لەکوێ ئەو مادەیان بەدەست خستووە؟ هەندێک خاوەنبیر پێیان وایە کە شارستانەتەکانی مایا، میسر، سۆمەری و چینی هەموویان جێماوی شارستانەتێکی دیکەن بە ناوی ئاتلانتیس کە تێدا چوون و جێماوەکانیان لە سەرانسەری جیهاندا بڵاو بوونەتەوە. لەم ساڵانەی دواییدا کۆمەڵێک تونێل لە ژێرزەوی هەندێک لە شارستانەتەکانی مایا دۆزراونەتەوە کە هێشتا ڕوون نییە ئەو تونێلانە بە چ مەبەستێک بەکارهاتوون. یەکێک لەو تونێلانە کە زۆر جێی سەرسوورمانە کۆتاییەکەی دەکاتە ئەشکەوتێکی پڕ لە ئاو کە هەندێک لایەن وایە ڕێگایەک بووە بۆ پەیوەندی لەگەڵ خوداکان. مەزنەی ئاسەوارناسان و کەوناراناسان ئەوەیە کە ئەو تونێلانە لەوانەیە لە ناوچەکانی دیکەی دنیاش بدۆزرێتەوە و دیمانەی پەیوەندی شارستانەتیەکان لە ڕێی ئەو تونێلانەوە بسەلمێنرێت. مایاکان نژیاروان واتە تەلارسازی لێهاتوو بوون و کۆمەڵێک بینایی پێشکەوتویان لە دڵی دارستانەکان بنیاد کردووە. تونێلیان لە ژێر زەوی بە لێهاتوویەوە هەڵکۆڵیوە کە دەکاتە سەر ئەشکەوتە سروشتیەکان و چۆمەکان و تەنانەت بەشێک لە پەرستگاکان. بەشێک لەو تونێلانە بە سیستەمی هەوا گۆڕکێ و دیواری سەیر و سەمەرە تەیارکراون و کە دروستکردنیان بۆ تەکنەلۆژیای ئەمڕۆژ دەکرێ بوترێت شتێکی ئەستەم و دژوارە. دیوارەکان بە مادەیەک داپۆشراون کە لە شێو تەڕی بپارێزرێن و هێشتا ڕوون نییە ئەو مادەیە لە چییە و چۆن دروستکراوە. دەوترێت ڕەنگە مایاکان تەکنەلۆژیای پێشکەوتویان بەردەست کەوتبێت، وەکو بەکارهێنانی شەپۆلی دەنگی بۆ پەیوەندیکردن لەگەڵ ژینگەی دەوروبەری خۆیان. بۆ نمونە لە چیچین ئیتزا کاتێک
لە خوارەوەی پەرستگای ئەل کاستێلۆ چەپڵە لێدەی زایەڵەی سەرسوڕهێنەر و ناسروشتی لە چەشنی دەنگی باڵندەی پیرۆزی کواتزاڵ دێتە گوێ کە ئەمە بە هەڵکەوت نییە و دەردەکەوێ کە مایاکان تێگەیشتنێکی سەرسوڕهێنەریان لە زانستی دەنگیدا هەبووە. هەندێک لە توێژەران ئاماژەیان بۆ پەیوەندی نێوان تەلارسازی مایاکان و ئەلێکترۆمۆگناتیس کردووە. لە هەندێک لە پەرستگاکان کێڵگەی موگناتیزی نائاسایی تۆمار کراوە کە کاریگەری لەسەر ڕووگەپێ و ئامێرە مۆدێرنەکان داناوە. هێشتا ڕوون نییە ئەو دیاردەیە ئەنجامی شێوازی نژیاربانی تایبەت بە مایاکانە یاخود ئەو شارستانێتیە زانستێکیان هەبووە سەبارەت بە موگناتیز و کێڵگە موگناتیزیەکان، چونکە زانایان هیچ ڕوونکردنەوەیەک ناتوانن بۆ ئەو دیاردەیە دەرببڕن. ئاسەوار و پاشماوەی هەندێک کانزای تایبەت لە شوێنی ئاساوارەکانی مایاکان دۆزراوەتەوە کە بۆ دەجێی سەرسوڕمانی زانایان. ئەو کانزایانە نەدەبوو لەو سەردەمەدا لەو شوێنەدا هەبوو بێت. تێکەڵەیەکی کانزایی نائاسایی لە مس و نیکل و کۆباڵت دۆزراوەتەوە کە بۆ 4000 ساڵ پێش ئێستا زۆر پێشکەوتوو بووە. ئەم دۆزینەوانە دیمانەی ئەوەی بەهێزتر کردووە کە مایاکان لە تەکنیکەکانی میتالۆجی واتە کانزاناسی لێهاتوو بوون و یاخود شارستانەتێکی دیکە ئەو زانستەی فێری ئەوان کردووە. هەندێک پەیکەر و ئامێر لە شارەکانی مایاکان دۆزراوەتەوە کە زۆر بەڕێکی براون. ئەمە دیمانەی ئەوە بەهێز دەکات کە مایاکان تەکنەلۆژیای بڕینی بەردیان لە ڕێگەی شەپۆلە دەنگیەکانەوە بەکارهێناوە یان کەڵکیان لە وزەیەک وەرگرتووە کە ئێستاش بۆ ئێمە نەناسراوە. پەرستگاکانی مایاکان زۆر بەوردی و بەڕێکوپێکی لەسەر بنەمای وێنە فەلەکیەکان دروست کراون. لە هەندێک لە شارە کەوناراییەکانی مایاکان کۆمەڵێک شوێنەوار دۆزراوەتەوە کە لەگەڵ وێنەی فەلەکی و ئەستێرەییەکاندا یەکانگیرە، وەکو پەرستگای تیکاڵ و ئۆکسماڵ. وێکچوونی پێکهاتە و دروستکراوەکانی شارستانەتی مایا و گەشە و پێکهاتەکانیان لە دروستکردنی تونێل، بیناسازی و تەلارسازی، کێڵگەی موگناتیزی، فەلەکناسی و ئەستێرەزانی و بیرکاری بۆ دەرەجەی سەرسوڕمانی هەمووان. هەروەها کەڵک وەرگرتن لە وزەی جۆراوجۆری نەناسراو ئەگەری هەبوونی پەیوەندی لەگەڵ شارستانەتەکانی دیکە پێگەی شارستانەتی مایای زیاتر بەرزتر کردوتەوە. بەڵێ هاوڕێیان، هیوادارم چێشتان لە بەرنامەکە بینی بێت و زۆر خۆشحاڵم ئەگەر ڕاو بۆچوونی خۆتان لەسەر شارستانەتی مایا بۆ بنووسن. بەڵام ئەگەر پێتان خۆشە ڕاو بۆچوونی من بزانن، بەڕای من شارستانەتی مایا پەیوەندێکی چڕی لەگەڵ شارستانەتی ئەتلانتیسدا هەبووە. وەکو باسمان کرد شارستانەتی ئەتلانتیس لە شارستانەتی کۆنەکانی وەکو میسر و سۆمەری و چینیەکان پێکاتون. ئەم شارستانەتیانە پیانەوترێ ئەتلانتیس. من لەو باوەڕێم کە شارستانەتی مایا توانی بێتیان لەگەڵ شارستانەتیەکانی دیکەرە وەکو باسمان کرد پەیوەندێکی پتە و ببەستن. ئەمیش لەسەر ئەو بنەمایە منواڵێم کە بیناکانیان، جلوبەرگەکانیان زۆر زۆر لە یەکەوە نزیکن. بەڕای من ئەم شارستانەتیانە هێشتا کۆمەڵێک نهێنی شاراوەی لە خۆیان هەڵگرتووە کە مرۆڤ ئەم سەردەمە توانای درک پێکردنیانی نییە، توانای ئەوەی نییە کە ئاشکرایان کات. زۆر سپاس کە لەگەڵمانە بوون. بە هیوام بتوانن سەبسکرایبمان بکەن تاوەکو لەگەڵمانە بمێنەوە و لە بەرنامەکانی داهاتوودا سوود لە زانیاریەکانی ئێمە وەربگرن. زۆر سپاس.